51 ساڵ پێش ئێستا و پاش بەردومانی شاری قەڵاتزێ حکوومەتی ئەو کاتی عێراق شاری هەڵەبجەشی بەچەکی قەدەغەکراوی ناپاڵەم بەردومان کرد. یەکێک لە کەسوکاری شەهیدانی بەردومانەکەش دەڵێ گرنگیمان پێ نادرێت وەرەوە ژوەکارە یادەکە بەبێ ئامادەبوونی کەسوکاری شەهیدان و قوربانیانی بەردومانەکە بەڕێوە دەچێت. من دایکم و خوشەکانم شەهید بوون، ئەگەر کورد نەبوونا شەهید نابوون. من ئەگەر کورد نەبوومایە و لە ناو هەڵەبجەیان نەبوومایە بوو بەبێ دایکە بووم. هەتا ئێساش نازانم سۆزی دایک چییە، ینی بە پەرۆژم، یانم تەنها ئەوەی کە لە پێشچاوی منە و ڕووگەی دڵ و چاوی من بە تەنها وێنێکی دایکمە بە یادگاری و بە میراتی بۆ ماوە. تا ئێساش گۆڕەکەی نادیارە. خەڵکی هەڵەبجە خەڵکێک بۆ تەقەبولی ئیستیبداد و زوڵمی نەکردووە. ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق بە بەردەوامی چاویان لەسەر هەڵەبجە بووە. بۆیە سەیرەکەی لە 60 وای بەسەرێنن لە 74 و لە 87 و لە 88 ئێمە چەند ڕۆژێکی کە یادی 87مانەیە لە یادی تاوانی ساڵی 74 کە 2 ڕۆژ دوای بەردومانی قەڵاتزێ لەم شارە ئەکرێ زیاد لە 6 هاوڵاتی شەهید دەبێ و نزیک بە 100 هاوڵاتی بریندارە بێ. ئەو کاتە ئەو شارە هەرە و کاتەش تەقەبولی دەسەڵاتی ڕژێم ناکا، لانکەی داڵدەدانی شۆڕژێڕانی کورد دەبێ. بۆیە چاویان لەسەرێ بێت و بە بۆمبێکی بەهێزی ئەو کاتەکە پێی ئەڵەن ناپاڵم و خەڵکی ئەم شارە بیناوێکی ئەوە ئەستور و تۆکەینی خۆی حەشار بدا لە ئەنجامە زۆرێک لەو هاوڵاتیانە شەهید دەبن و خەڵکی هەڵەبجە ئاوارەی ئێرانە بێت. عێراق لە زمانی مەلیک هەل لە زمانی مەلەکی شۆ یەکێک لە شایەت حاڵانی بەردومانەکە بۆ پەیام قسە دەکات و دەڵێ هەڵەبجە ملی بۆی دەسەڵات و هێزێکی ستەمکار نەوی نەکردووە. بەردومانی ساڵی 1974 سەرەتای ژمارەیەک تاوانێک لە دوایەکی دژ بە خەڵکی بێتاوانی هەڵەبجە بوون. خێزان هەویستە بڵێن ماڵی خاڵۆسێقا دوکانەکەیان بوو حاجی ئەمین جەوهەر یەک کوڕی هەبوو، ژنی هەنا بوو یەک کوڕی هەبوو کەس نازانێت مێتی کوڕەکەش خۆشی لەکوێیە، کەس نازانێت لەکوێیە. بەقەی هەموو دنیا دڵی بۆ کوڕی خۆش بوو. ئەوە ماڵی خاڵۆسێقار، ئەوە ماڵی حاجی فەتحوڵڵا، ئەوە ماڵی کە وەسا عەلی ئیسماعیل لەفەنی، ئەوە عەبدوڵڵای تۆفیق ئیبراهیم باک، حدودی 65 بۆ 70 کەس سەرگەم حکمەتی ئەخلی بارام کە ڕەفیقی جانیبە گیانی بوو، هەموو ئەمانە تیا چوون. لە بەردومانی 26 نیسان مانگی 4 1974 و تەنیا 2 ڕۆژ دوای بەردومانی قەڵاتزێ زیاتر لە 60 کەس لە خەڵکی شاری هەڵەبجە شەهید بوون و 100 کەسی دیکەش بریندار بوون. بەشێک لەوانەی شەهید بوون تا ئێستاش گۆڕەکانیان دیار نییە. ساما فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.